أعوذ بالله من الشيطان الرجيم. ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون. كتب عليكم إذا حضر أحدكم الموت إن ترك خيرا الوصية للوالدين والأقربين بالمعروف حقا على المتقين. فمن بدله بعدما سمعه فإنما إثمه على الذين يبدلونه إن الله سميع عليم. فمن خاف من موصٍ جنفا أو إثما فأصلح بينهم فلا إثم عليه إن الله غفور رحيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. أياما معدودات. فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر. يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب وإذا سألك عبادي عني فإني
قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، ڕۆژ و نوێژ و تاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەتان قبول بێت ئینشاءالله. داواکارم لە خوای پەروەردگار دەروی ڕەحمەتی خۆی لە تێکڕای موسڵمانان لە سەرجەم جیهان بکاتەوە ئینشاءالله. هەروەها داواکارم لە خوای پەروەردگار شیفای سەرجەم نەخۆشانمان بدا و عاقبەتی گەنجەکانمان بەخێر بجێڕێ و هەر کەسێک پێویستی بە دوعای خێرە لێرەوە دەست بەرزەکەینەوە لە بارەگای خوای پەروەردگار وڵێن خوای گیان ڕەحم بە هەموو موسڵمانان بکەی لەسەر تاسەری جیهان ئینشاءالله. ئازیزان و خۆشەویستان، زۆر خۆم بە خۆشحاڵ ئەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتتان ئەگەمەوە. خۆشەویستانم، ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان لە دەروازەی خۆشەویستی ڕاپەڕینە لە شاری ڕانێی دڕفێن و هەمیشە ئازیز و خۆشەویست و هەمیشە ڕانێی سەربەرز لێرەدا و لە بەرنامەی سەدای زێڕین و لە مزگەوتی حاجی عەلی یاعقوب لە خزمەتان ناین لەگەڵ میوانێکی زۆر ئازیز و خۆشەویست، قاریەکی دەنگخۆشی ڕانیە، ئەویش مامۆستا عوبەیدەیە کە پێکەوە دەچینە لای مامۆستا عوبەیدە و هەندێک پرسیاری لێ دەکەین دەربارەی ژیان و گوزەرانی خۆی و دواتریش هەندێکی تر قورئانمان بۆ دەخوێنێت و دڵ و دەروونمان ئاوەدا بە نووری ئیمان و نووری قورئانی پیرۆز کە بە هیوای ئەوە ببێتە شیفای تێکڕای نەخۆشیەکانمان و ئینشاءالله ببێتە نوورێکی چەسپاو لە دڵمانە و هەمیشە دەرگای ئەم قورئانە بەسەرمانە دانەخرێ و ئەم ڕەحمەتە بەسەرمانە بڕژێنرێ لە ڕەمەزان و لە دوای ڕەمەزانیشا ئینشاءالله. مامۆستا بەخێر بێن بۆ بەرنامەکەمان. سپاس بۆ ئامادەبوونتان، سپاس بۆ قبوڵکردنی و بانگێشنامەیە. دەمەوێت بپرسم مامۆستا عوبەیدە چێیە، ناوی سیانیت، لەکوێ لەدایک بوویت، واتە بە زمانی ئەمڕۆ پێ دەڵێن مینی سیڤی، با بزانین جەنابەت لەکوێوە دەستت کردەوە بەم کارە پیرۆز و جوانە. بسم الله الرحمن الرحيم. من ناوم عبيدة موفق داود لە دایکبووی شاری بەغداد بەئەسڵ، بەڵام لە منداڵی هاتوومە شاری ڕانیە، نزیکی وە 16 ساڵە لێرەم. موالیدم 1994 11/5/1994 ڕۆژێکە لە دایک بوونمە. دوو ڕۆژێکە لە دایک بوونتە ئینشاءالله تەمەنێت ئینشاءالله. بەڵێ کەواتە لە بەغدا لە دایک بووی. چۆنە لە بەغدا لە دایک بووی؟ بڵێن ئێوە هەر خۆتان لە بەغدا ژیاون، حتمما ئێستا لەوانەیە عەرەبیش بزانی. عەرەبی باشە زانی؟ حەیاکە الله، خۆشحاڵین وەڵا جێخوێتی. جا دەڵێن زمان چەکە، هەر کەسێک زمانی زۆر بزانێ وەکو چەک دەتوانێت بەکاری بێنێ. ئێستا ئەگەر بە عەرەبی قسە بکەین لەوانەیە بینەران لێمان تێنەکەن بە عەرەبی قسەمان نەکرد. لەش ساغ بێ ئینشاءالله. لەکێوە دەستەکەی بە قورئان خوێندن لەکێوە دەستت پێ کردەوە؟ بە حکمەوەی کە باوکم لە شاری بەغدا بوو، لە شاری عەظەمی، ئەگەر شارەزا بن گەڕێکی عەظەمی، لەوێ مزگەوتی ئەبوو حەنیفە نوعمانی لێبوو. وەختی خۆی ساڵی 60ەکان و ئانە شێخ محەممەد سەدیق منشاوی و شێخ عەبدولباست و مستەفا ئیسماعیل و کامل یوسف البەهتیمی و ئانە هاتنە بەغدای ڕەمەزانان. ئیتر باوکشم تەمەنی 10 ساڵ بوو، 11 ساڵ بوو، دەچوو بوو بۆ لایوان و لایوان فێر دەبوو. ئیتر لەخوا بەزیاد لەسەر دەستیوان و لەسەر دەستی شێخ حافظ خەلیل ئیسماعیل خوالی خۆش بێ. ئیتر لەوێ توانی قورئانی لەبەرکات بێتە قارێ لەسەر دەستیەوان لەو کاتێوە تقریبا لە تەمەنی 15 ساڵی و توانی قورئانی لەبەرکات و تا ئەو دقەی شەر ماوە لەخوا بەزیاد ماشاءالله. تەمەنی درێژ بێت لێرەوە، سڵاو و ڕێزێکی بێپایان ئیتر بە حکمەوەی کە باوکچی بێ ولادەکانیشی ئینشاءالله هەروایە. ئیتر خۆی دەچن
زنای مامۆستا موفق هەموو قورآنی لەبەر الحمد لله ما شاء الله زیاد بێ. اللهم زد وبارك الحمد لله صوتیشی خۆشە الحمد لله صوتیشی خۆشە چابمان زانێ مقابلی تۆمان نەدەکردی ئەومان نەکرد فەرقی كل خوي إن شاء الله العربي مسألة هي دلي هذا الشبل من ذاك الأسد نعم بس كشير لشير بو إن شاء الله إن شاء الله إن شاء الله هميشه أخوة سلامته بن براسي قرآن لبركردن خوي بو خوي بحري كوتوانايكي زور لرادة بدرية الحمد لله سركوتوبن إن شاء الله الحمد لله كي هستذكر صوت خوشة كي هاتي تني وأم دنياي صوت خوشي ومقاماته قرآن خوێندنە بەتایبەت وەک دەرکەوتن نزیکی 10 ساڵە بەڵام وەک سەرەتاکەی بڵین ئەو کاتێککە من هەر لە منداڵیەوە لەگەڵ باوکم ئەمال سێ برای لە ماڵێ هەر لە منداڵیەوە هەر جارێکێکی دەبێت لەگە خۆی بۆ نەژمای کە منداڵ بووین تەمەەن 5 6 ئیتر لە ڕێگەی فێر بووین هاتوچێ مزگەوتمان کرد و هەر لە تەمەنی تتوان بڵم 6 ساڵیەوە من لە ماڵێ ئێستاش داکەم بۆم دەژێرێت و دەڵە قورئانی دەکەیەوە و دەخوێنێ ئێستاش گەراگەشەکەشم وایە لە ماڵێ ماشاءالله تر قورئانی دەکاتەوە و جارێ لە ماڵە هەوار دەکە بۆی فێر بێ زۆر مهمە زۆر باشە بەهۆی باوکمەوە بتە بۆ ماوەی بۆمە خوا بەزیاد بێ و بۆ دەرکەوتن تقریبا لە ساڵی 2010 کۆتاکەی عیدا لە مزگەوتی شێخ مستەفا سەرەتا لەوێ ئەو کاتێ و مزگەوتە دروست نەکراوە 2011 بۆ 12 مزگەوتە دروست کرا لەخوا بەزیاد بێ کرایەوە و مامۆستا جوتیار ئیمامی مزگەوتەکە توانی ینی شتێکی زۆر جوان بکات گەنجی پێش دەخست بۆ ئیمامەتی بە تایبەتی گەنج زۆرن لە مزگەوت لە خەڵ لەسەر قورئان خوێنمان زۆر ئێستا لە کاتی بانگدانیشدا سەرەی زۆری دەوێتە سەرت دێتەوە وەڵا ینی چی جاری وا دەبێت کێشەش لەسەر بانگ ئەم بانگ دەدەم ئەم بانگ دەدەم ئەم بانگ دەدەم کێشەکەی ئادەت ئیتر لە خەڵ زاد مامۆستا جوتیار زۆر گەنجی پێش خست ئێستاش لەو مزگەوتە تقریبا 6 گەنجین کە هەموو کاتێ ئامادەین پێش نوێش بکەین و ئیتر لەو کاتێوە لەخوا بەزیاد بێ ینی توانین بەردەوام بووم و لەخوا بەزیاد بێ کەواتە ئێوە لە مزگەوتە هەر لە خودی ئەم مزگەوتە وجود و ئامادەبووتان هەیە وەختێک کە سەرەی جەنابەت دێ ئەوەی جەنابەت بەسەرەیان تۆ سەرە بۆوانی دیدانی وەڵڵاهی جا مامۆستا کوتی کوێ باشترینیان ئەوجا ئێستا ئەمە لەو مزگەوتەی مامۆستا جوتیار هەر ئیمامە ئەگەر ئەو لەوێ نەبوو یان مەجاری نەبوو یان نەخۆش بوو ئەوە باوکم ئەمن مامۆستا سەردار ئەوجا ئەوەکانی کە وەرد بە تەسەلسولە زۆر باش چێ لە چێ باشترە وەختێککە بانگەدەی زیاتر حەزت بە چ مەقامێکە بانگی پێ بدەی بۆ بانگدان تابعێکی شخصی خۆتت هەیە لە بانگدانە تقریبا وەکی بابم جار ئەگەر بۆ منە تااقەتم نەبێت بابت لێرە نییە حەزەکەین خۆت بزانی چۆن بانگەدەی زۆر چاک فەرموو الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله
لا إله إلا الله. أحسنت. طيب الله أنفاسك براسي جزاكم الله بانجي خيرا. بتشير زور أدائي جوان ومقامي بياتا نعم. أم طابعم جولي بو لمصر دا زياتر بما بشيخ عبد الباسط منشاوي عبد الباسط. منشاوي عبد الباسط. بس زوري منشاوي بزوري منشاوي عبد الباسط تيجا يا منشاوي توضخ خاوة بحكم أي استاش توضخ بعض متعصبي منشاوية أوها شكرا هذا تا استاش كيف نجلك هر منشاوي ما مستعد جیاوازی مقامەکان لە بانگدان و قورئان خوێندندا چۆن هەستی پێ دەکرێ؟ جیاوازەکان لە بانگدان بڵین سنووری نییە زۆربەی کە بانگش دەدا تا خۆشمان تا میسرەکانش مەدەکان تا مەقامەتەکانش زۆر جیاوازانی کە لە قورئانش دەخوێنێ هیچ مەقامێکی بۆ من توانین نەغمەکەی یەکە بۆ من سەبا هەر سەبایە بەڵام کە بانگ دەدەی شتێکی زۆر جیاوازتر لەوەی کە قورئان دەخوێنی سەباکەی بانگدانێ زۆر جیاوازتر لە سەباکەی قورئان. واضح کەواتە بۆ نمونە ئەگەر هەندێک ئاەت بۆ نمونە مەدی عارض للسکون کۆتایی پێ بێ لەگەڵ مەدی عیوەضا فەرقی هەیە معلومە چونکە ئەو حرەکەی کەمترە دوو حرەکەیە و حرەکەی زیاترە لە 2 بۆ 6 حرەکەیە دەتوانین بۆ نمونە بڵێن مەقامی سەبا ئەگەر بە مەدی عارض للسکون هەندێک ئاەت کە مەدی عارض للسکونە بیخوێنی لەوانەیە خۆشتر ئاوازەکەی خۆشتر ئاوازی تێدا بێ خۆشتر بەڵام دەبێ مراعات بکەین ئەی بەچی مەقامێک بۆ نمونە مەدی عیوەض بخوێنی خۆشترە مەسەلەن ئێستا بۆ بەیات جوان دێتەوە کێشەی نییە یان بۆ نمونە بۆ سێگا بۆ ڕاست یان مەقامی مەنسووریمان هەیە پێڵێن لە هەندێک شوێن پێڵێن بڵێن سەبایە فەرعی مەنسووریە یان شەتراویە یان ئەو مەقامانە تەبەن باسی فەرعەکان ناکەین باسی مەقامی ئەساسیەکەین ئەو مەقامانە حەوت مەقامی ڕئیسیە چۆن ئێستا جەنابەت بتوانی بۆمان جیاکەیتەوە مەسەلەن بە شێوازێک یعنی مەسەلەن بۆ نمونە لە مەقامی سەبا لەگەڵ حیجازە فەرقی چۆن جیاوازیمان بۆ دەکەین مەسەلەن بەڵێ فەرقەکەی زۆرە یعنی ئێستا کۆمپلێک مەسەلەن شتێکمان بۆ خوێنی سەبا بێ شتێکمان بۆ خوێنی حیجاز بێ ئەمن لە ساڵی 2014 لە پێشبڕکەیەک بووم ئەو کاتەی نەمدەزانی یعنی مەقامات چیە بەس دەم خوێند ئێستاش یعنی کە خەریکی زۆر باش برادەرەکانم لە سلێمانی کە لەو پێشبڕکە بوون دەیان گوت ئەوە دەبێت بە سەبا بخوێنێ با بەیاد بخوێنێ مژم گوت نازانم حکمی پێشبڕکە و قانون پێشبڕکە دەبێت تەمەنیش فەرقی هەیە ئێستا جاری وا هەیە مەسەلەن کەسێک تەمەنی جەنابەت ماشەڵڵا 94 26 شتا ئەوڵە تەمەن خێزانیش پێک نێنەوە ماشەڵڵا هیوادارین ئینشاءڵڵا ئافرەتێکی ساڵحت ببێ بە نەسیب هەندێک ئاوە 12 منداڵەت هەبن هەموو قورئان خوێن بن جا پێمان خۆش ئێستا ئاوا جیازێکمان بۆ دروستکەی لە نێوان دوو مەقام ئینشاءڵڵا بۆ نمونە مەقام حیجاز إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا خالدين فيها لا يبغون عنها حولا. مقامي صباح إن الذين آمنوا وعملوا الصالحات كانت لهم جنات الفردوس نزلا خالدين فيها. بدوي الصباح العجم ده
خالدين فيها لا يبغون عنها حولا قل لو كان البحر مدادا لكلمات ربي لنفد البحر قبل أن تنفد كلمات ربي ولو جئنا بمثله مددا. الله والله أحسنت ما وصي إبداعت كثر ليش الصعبة نابرك من هي دواتر دينوا برنامج كمان تواقعين خوش ويستان من پێم خۆشە سوپاسێکی بێپیان پێشکەش بکەم بە ئەو سپۆنسەر عزیز و خۆشەویستانەی کە بەرنامەی سەدای زێڕینیان سپۆنسەر کردەوە بەڕاستی بەڕێزان لە برنجی مەحموود و کۆمپانیای ئەسێ و هەروەها کۆمپانیای پارەزان بۆ حەج و عومرە و کۆمپانیای هەمتا کە بە خۆشحاڵیەوە توانیویانە ئەرچیان بەرنامەیە بگرنە ئەستەوە بە سوپاسەوە هیوای سەرکەوتنیان بۆ خوازین ئینشاءالله هیوادارین لە ساڵانی داهاتوش بە هەمان شێوە ئەو ئەرکە بگرنە ئەستۆ و چەندین کۆمپانیای تریش بێنە پێشەوە بۆی ئەم بەرنامەیە ڕعایەت بکەن لەبەرەوەی ئەمە خزمەت بە قورئان و بە چینی قورئان خوێنان ئەکا و ئەو گەنجانی کە تازە دێنە گۆڕەپانی فێربوونی قورئان و ئەحکامی تەجوید و مەقامات و شێوازەکانی خوێندنی قورئان ئەمە خۆی بۆ خۆی پاداشتێکی گەورەیە و سەدەقەیەکی جاری ئینشاءالله بۆیە دەچینە لای ناوبڕێک و دینەوە خزمەت. دووبارە سەلامی خواتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستانی بەرنامەی سەدای زێڕین هاتینەوە خزمەتتان بۆ ئەوەی ئەو بەشەی ماوە کە لە بەرنامەکەماندا بیخێنە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست کە تێکڕا هەمومان لە مانگی پیرۆزی ڕەمەزان و لە خزمەتی قورئاندا بتوانین فەزڵ و فەڕ و پلەپایەکی بەرز بەدەست بێنین لە کاتێکا لە خزمەتی قورئان ئاین ئینشاءالله میوانەکەشمان مامۆستا عوبەیدە موفەقە خوا موفەقی کە ئینشاءالله خۆی و باوکو و خانەوادە و کەس و کاری کە هەمویان الحەمدولیلا قورئان خوێنن ژیانی خۆیان تەرخان کردەوە بۆ ئەم قورئانە وەکو وتمان لە دەواازەی ڕاپەڕینی سەربەرزەوە لەگەڵتانین و درێژە بە بەرنامەکەمانە دەین. مامۆستا عوبەیدە ئەگەر پرسیارەوە لە جەنابەت بکەم سەرسامی بەچی قاریئێکی ناوخۆیی عێراق و کوردستان و نێودەوڵەتیش وەک عێراق حافظ خەلیل ئیسماعیل وەلید ئیبراهیم فەلوجی ئەو دوو پیاوە بەڕێزە داواکارین لە خوای پەروەردگار لە هەردووچیان خۆش بێ ئینشاءالله دەرەجاتیان عالیکە. وەک ڕانیەوانە بەڵێ لە ڕانیە وڵا ناوخۆی کوردستان بۆ سلێمانی هەولێ ڕانیە ئاوە وڵاجا هەر شار و قورئان خوێنێکی تێدا لە هەولێر بوون منە مامۆستا عەبدولقادری تێدا لە سلێمانی دکتۆر کۆچەر و شێخ حوسێنی لێ لە ڕانیەش ئەوە هیچ ئەمە تێدا گەنجەکان بەڵام لە پیاوەکان مامۆستا جوتیار یەکێکە لەو کەسانی کە لەخوا بەزیاد بێ سەوتێکی خۆش تەجویدێکی باش و ئادائیشی زۆر باش لەخوا بەزیاد بێ الحەمدولیلا گەشتان ساغ بێ. پێمان خۆشە مادام وەکو تابعێکی مەسری هەستم کرد زیاتر خود داوە بە تابعی میسری ئەو قراءەتە خاوە حەزمان لێ هەندێکیکە قورئانمان بخوێنی ئینشاءالله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن
الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم صدق الله العظيم. بعد النبي بسلامة خوش بن إن شاء الله هميشه ساغ و سلامت بی أجمعين سپاسەکەم. سپاسی جەنابیشتەکەین. مامۆستا زیاتر ئێمە هەندێک قاریمان هەیە بۆ نمونە ئێستا بە شێوازی جیاواز ئەخوێنن مەسەڵەن هەندێک وڵات هەیە هەر وڵاتە و تابعی خۆی هەیە لە خوێندن لە قراءەت زا لە ئیمامەتی بێ لە قراءەتی ئەتیادی بێ باسی ئەومان کرد کە لە ناوخۆ بە شقاری ئێکسەر سامی وەکو دەرەوەی وڵات بۆ نمونە ئێستا باسی محەممەد سەدیق المەخشاویت کرد من نەمزانی ئەم تابعی کە خوێندە زیاتر
پێوەست بوو بە چێوە بەڵام هەستم کرد میسری بوو ئەگەر میسریە چی قاریەک لە میسر ئێستا بۆ ئێستا کە لە ژیان داماوە جەنابەت پێی سەرسامی من بۆ خۆم بە شێخ محمود شەحات هەستەکەم یعنی بەڕاستی ئیبداعەکە جەنابەت بە چێ سەرسامی محمود شەحات قارئ العالم الأول ئەوها حاليا چونکە بەڕاستی لە دوای سێ جیل بوون جیلی یەکەم جیلی محەممەد رفعت و علی محمود و عەبدولفەتاح الشەعشاعی و جیلی دووەم مصطفى إسماعيل محمد صديق المنشاوي حصري نوعينا أو جيلي سيما جيلي سيما كامل يوسف الفتيمي دواي أوان لا هشتا كانوا كعبد الباسط كوتش دواي كروكاني كامويان كوتش دوايان كرت بيجو جيلي سيما بيدا ممكن لهشتا كانوا دركوتون كباوكي محمود شحاتة شيخ شحات خوي محمد الشحات لقال السيد متولي الشعبان الصياد محمد الليثي راغب مصطفى غلوش او كان قرآن خوێنانی کە دوایین لە هەشتاکانەوە پەیدابوون جیلی سێم کە پێ دەگوترێ دوای ئەوان جیلێک پەیدا نەبوو کە بگوترێ جیلی چوارم بەڵام دەتوانین بەس محمود شەحات و براکەی کە ئەنوەر کە ماوە دەتوانین بڵین دەتوانین بەس ئەو لە جیل چوارەمە ئەوکانی کە یعنی بەڕاستی زۆر فەرقێکی جێوە یعنی یەکجار زۆرە شتێک هەیە لە وەرگرتە بێ حەزێکی تەقلیدی کەیتەوە تم مقطع لا سيدكم تشوكا بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها صدق الله العظيم والله صعب وأخوي هنا فعلا بزوريا من لسر جيلي دوم محمد صديق المشاعي وأنا زيادة جويلوان دقرينا تالا ما رشتا أستا براسي جيلك لو كاتيوا حر بردوام زور راستا مامۆستا هەندێک کورتە ڤیدیۆی جەنابتم بینیوە مەسەلەن لە تۆڕەکانی فەیسبوک و لە یوتیوب و ئەوانە مەسەن چوویتەتە لای ئاوێک لێ و مەنزەرێکی زۆر جوان جا فلای کامت بەکارێنەوە کامیرای ئەفڕێ و دێتەوە خوارەوە و مەنزەرێکی زۆر جوانی هەیە چۆن تەقلیدی هەندێک قوڕامان بۆ ئەکەیتەوە لە پێش نوێژەکانی دەوروبەر چونکە هەستم کردووە لە ڤیدیۆکاندا بینیومە مثلا تەقلیدی هەندێک قاری دەنگخۆشت کردووەتەوە چێت لەوانە پێی سەرسامی حەزەکەی تەقلیدیان کەیتەوە ئەنجا ئەوەی کە زۆر زۆر پێ سەرسامم وەک پێشنوێش خەڵکی زۆر زۆر یعنی داوام لێ دەکا ڕۆژانە خالد جەلیل کە توانیم لەخوا بزاد بێ هەڵەمەگووی بەڵام شتێکی وقال فرعون ذروني أقتل موسى وليدع ربه إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد وقال موسى إني عذت بربي وربكم من كل متكبر لا يؤمن بيوم الحساب وقال رجل مؤمن من آل فرعون يكتم إيمانه أتقتلون رجلا أن يقول ربي الله وقد جاءكم بالبينات من ربكم وإن يك كاذبا فعليه كاذبه
وإن يك صادقا يصبكم بعض الذي يعدكم إن الله لا يهدي من هو مسرف كذاب. ما شاء الله سبحان الله. جاتۆ چاو داخرابوو ئەگەر لێ نەبوو کە ئاوا مصەوڕەکانم ئاوا ماکان وڕما زۆریان بەلاوە سیر بوو یان نەبێەوە خۆی نەبێ خۆی بێ لێرە بێ وەڵا دەست و دەنگت خۆش طبعا من هەمیشە وتومە لە زۆربەی ئەڵقەکانی بەرنامەی سەدای زێڕی ناماژان پێکردەوە لەم دەنگخۆشی شتێک نییە بکڕێ و ئینسان مەسەڵەن لە قوڕیی خۆی نێوە بڵێەوە من سەوتم خۆشە ئەو بەهرەیەکە خوای بەخشێت جا یان ئەوەتانێ لە باشە بەکاریهێنێ ینی ژەوەتانێ لە خراپە بەکارێنێ هیوادارین ئەوەی کە لە خراپە بەکارێنەوە تا ئێستا دەرفەتێک ماوە بۆی بیژێڕێتەوە لە باشە بەکاری بێنێ انشاءالله لە قورئان خوێندن بەکاری بێنێ لە سرود وتن بەکاری بهێنێ لە کاری خەیر و چاکە لە دوعاوتن بەکاری بێنێ کە ئەمە انشاءالله بۆ خۆی ئەبێتە توێشوێک بۆ قیامەت و ئێمەش ئومێدەوارین کە یەکێک بین لەو کەسانی لە سایە و سێبەری ڕەحمەتی خوای پەروەردگار لە ڕۆژێک قیامەت انشاءالله جێمانە بێتەوە و ببینە یەکێک لەو کەسانی کە لە ڕەجولانی تەحابا فی الله فاجتمعا عليه وتفرقا عليه انشاءالله. مامۆستا ئێمە بەرەو کۆتایی بەرنامەی سەدای زێڕین ئەڕۆین. پێمان خۆش بوو قسەی زیاتر دەربارەی ژیان و گوزەرانی جەنابەت بکەین. وەکو کۆتا پرسیار پیشەی جەنابەت چییە جگە لە قورئان خوێندنەوە تا بەچیوە سەرقاڵی ڕۆژان؟ من خوێندکاری زانکۆم سلێمانی زانکۆی زانستی ئیسلامیەکان قۆناغی چوارم ئەو ساڵ کۆتایی ماشاءالله بەحساب لەبەرەوە نەخۆشیش لە چ بەشێک لە شەریعە لە دیراسات بەحسی تەخەڕوجت ئامادە کردووە؟ بەڵێ بەحسەکەشم لەگەڵ لەسەر ئەوە شێخ محەممەد سەدیق مەشاوی. ماشاءالله زۆر مهمە. چی باسەکەی لە بەحسەکە تا بڵین زیاتر تیشکت خسووەتە سەر چ لایەنێکی ژیانی؟ بە زۆری لەسەر قیراتەکەی بەڵێ چونکە کەسێکە زۆر جیاوازە لە قورئان خوێنەکان جوانە یعنی هەتا پێ دەگوترێ ئەلبەکە کەسێکی هێنەر ئیتر جیاوازەکەی وای لێ کردم دەنا قورئان خوێنەکانی تر هەمویان گەورن لە نێو زۆر مەزن بەڵام ئەوان جیاوازە جوانە لە نێو زانکۆدا قورئان بۆ تەلەبەکانە خوێنی مەسەلەن لە ئاهەنگ و مناسەباتە لە زانکۆ هەر ڕاگەرەکەمان ڕێز سڵام بۆیە لێرە جاری وە تەلەفۆنم بۆ داکە یان نامەم بۆ دەنێرێ دەڵێ خۆت ئامادەکە سیمینار کۆنفراس بەڵە بەڵە بە زۆری ئیسلامیەکان و ئەوانە بڵین ئەوەی کە دینیە لە زانکۆش لەخوا بە زیادوە برادەرانی لەوێن لە داخلیوانە جاری و هەر دادەنووشین و قورئان خوێنیشی تێدا ڕاستی زۆری قورئان خوێن ئەو برادەرەکانشم جاریوە ڤیدیۆم لەگەڵ دەکەن زۆر بەش بڵاوبوونەوە بە سێڵفی و بوو بە دیاردا لە کوردستان زۆر. ئەگەر پرسیاری ئەوە بکەم وتم بڕیار بوو دوا پرسیار بێ بەڵام بە ئەمەش بپرسم لە محافلە بەشداریت کردووە مسابقات و محافل؟ یەکەم بەشداریم لە 2013 بوو ئەوەی کە ببیرمە بەڵام بە حکمەوەی کە شارەزان نەبوو لە مەقامات و شارەزاش نەبووم کە پێش بڕکەچی و هەر ئەمزانی دان خۆشێک دەچێت یەکەم دەبێت کە چوم لەوێ زانیم کە من ماومە زۆر ماشاءالله ئیتر دەرکرام لەوێ لەسەر هەڵی کە من بە هەڵم نەدەزانی دوای هاتوومەوە و ئەوە ساڵێک 2 ساڵی پێچ و لە کەناڵس بێدە پێشبڕکی سەدای منارە بوو دکتۆر کۆچەر بەڕێبرد لەوێ وردەوە دەلەخوا بە زیاد بێ توانین پلەی سێم بێن لەسەر ئاستی هەرێم هەر لە هەمان کاتیشدا لە سلێمانی پێشبڕکەی رادیۆ بوو نەچووم بڵین سەوتم نەڕۆی دەبووە لێ ئامادە بووم لێرە ئامادە بووم نەدەکرا ئەو رادیۆ بوو کتم بە رادیۆکە ئامادە نەبووم بەس تەلەفۆن بە تەلەفۆنش نەکرا بوومە پێنجەم دوایوی 2010 لە نوری دڵان پێشبڕکەی نوری دڵان یەکەم هێنا لەسەر ئاستی هەرێم هەر دوایویش ڕەمەزانی 2000 پێشویش هەفتەش ئەویش لەخوا بەزیاد بێ پێشبڕکەیەکی ساداتی پێرخدرشا و ئەوەش یەکەم هێنا لەوێت لە بانگدانژەوە پار بوو لە NRT بوو لەوێ چوارەم هێنا لەسەر ئاستی هەرێم هیوای سەرکەوتنت بۆ خوازین انشاءالله. ئەگەر دواوتت هەبێ بۆ ئەم بەرنامەیە بۆ بینەرانت بۆ هەوادارانت بە هەروە بیڵێن
سوتێک پێشکەشەکەی زۆر سپاسیان دەکەم و سپاسی جەنابتان دەکەم کاکتان کێشا لە سلێمانی هاتونەوە و دەستان خۆش بێخوا خێرتان بنووسێ و دەستخۆشی بەرنامەکەتان دەکەین و زۆر سپاسان دەکەین. سپاس بۆ جەنابیش. جا من پێشەوەی ماڵاوایی بکەم لە بەرنامەکە پێم خۆش هەندێک دوعامان بۆ بکەی بە سەوتە خۆشەکەت ئەگەر پێت باش بێ لە دقەیەکدا هەندێک دوعا وەکو دوعای قونوت بۆ نمونە پێشکەشی بینەرانی بەڕێزی بکەی. اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا واصرف عنا بعزتك شر ما قدرت وقضيت. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. عافنا اللهم واعف عنا وعلى طاعتك رب أعنا وعلى غير بابك رب لا تكلنا وعلى الإيمان جمعا توفنا وأنت راض عنا غير غضبان. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. دەست و چاوت خۆش بێ سەرکەوتوبی ئینشاءالله. بینەرانی بەڕێز و خۆشەویستی سەدای زێڕین بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەیەم جارەی بەرنامەکەمان تا ئەڵقەیەکی تری بەرنامەی سەدای زێڕین بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم لە دوعای خێر بێ بەشمان مەکەن خواتان لەگەڵ. السلام علیکم ورحمة الله.